نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کۆچی دوایی دەکات. هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و ئەنجومەنی شار و لادیەکان لە ئێران بەڕێوە دەچێت. سەرۆک ترامپ یەکەم سەردانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ دەکات. سڵاو ئازیزان، جارێکی تر بەخێر بێنەوە بۆ بیستنی بەرنامەی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەیەکە دەنگی ئەمریکایە لە واشنگتۆن پایتەختێ ئامادەکردن و پێشکەشکردن و ڕۆژین ئین و سێشەمان بە ئاواکی زیندی لەسەر کەناڵا NRT تێ بەڵافکردن دەستپێک ژێ هەرێما کوردستانی. پشتی نەخۆشیەکە دەم درێژ ئیرۆژ ئینێ ڕێبەرێ گشتیە تەفگەرە گۆران نوشیروان مستەفا لە باژارێ سلێمانیە کۆچەداویە کرد. بزاوا گۆران داخویانیەکێدا نوچەیە مرنا مستەفا بۆ خەلکی کوردستانê و herêmê ragihand Mistefa li derveyî welat bo demeke dirêj derman werdegert û roca sêzdê vê mehê vegeriya bo herêma Kurdistanê. Ji bo şopandina vê yekê niha peyamnêra me li Silêmaniyê Jiyar Mihemed bi riya Skype li gel me ye. Dema te baş jiyar xelkê bajarê Silêmanî û her wiha herêma Kurdistanê bi tevahî nûçeya koçedawiya Nûşîrwan Mistefa çawa werdigirin. ئەم کاتت باش کاک سەڵاح، سڵاو لە بەڕێزت، سڵاو لە بینەرانی کورد کۆنێکشن. دیارە دوای بڵاوبوونەوەی هەواڵی کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کاردانەوەی خەڵک بە شێوازی جۆرا و جۆر لە چین و توێژە جیاوازەکاندا دەردەکەوێت، هەم لە شەقامدا هەم لەوەی کە من ئێستا لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانم ئەمەی دەبینن جگە لە بەرپرسان خەڵکێکی ئاسایی، خەڵکی گشتین و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەڵکێکی زۆر خەمباری خۆیان دەرەبڕن. دیارە بەدەل لە خەڵکی بزوتنەوەی گۆڕان خەڵکی بێلایەنیشی تێدایە، خەڵکی لایەنەکانی دیکەشی تێدایە. ئەوەی تێبینی کراوە خەڵک بە پەرۆشەوە یاخود هەواڵی مردنەکەی نیگەرانی بە خەڵکەوە بە گشتی دیارە، هەتا نیگەرانیش بە ناوبازارەوە دیار بوو. ئەوەی کە من لە شەقامە گشتیەکانەوە تێپەڕیم هاتنم بۆ ئێرە چۆڵیەک بە ناوبازار و بێتاقەتێک لە ڕووی خەڵکە ئاویندرێ. بەڵێ بله جیار ام دزانن کو تفگرا گورانی یک ج عالیین سیاسیین کو بشدارن د پروسه سیاسی هرما کردستان دا مرنا سرکرده کی وک نوشیروان مصطفی گلو باندوره که سیاسی چه قصر د سر هرم به تواهی دیاره اوی تا اسا نازانریت که ئەو کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی و لەسەر بابڵین پەیوەندی نێوان لایەنەکان چی دەبێت، بە تایبەتی ئەوەی کە پرسیارە لێرە ئایا بزوتنەوەی گۆڕان دوای کۆچی دوایی نەوشیروان مستەفا چی دەکات. دوو بۆچوون هەیە، هەندێک پێیان وایە کە بابڵین کۆچی دوایی نەوشیروان مستەفا کاریگەری تەواوی هەیە لەسەر بزوتنەوەی گۆڕان و ڕێژەی دەنگەکانی بۆ پێیکە هەندێک لەوانە خەڵک هەندێک لە خەڵکی هەندێک لە لایەنگرانی گۆڕان نەوشیروان مستەفا بە سەرکردەیەکی کاریزمان دەبین و پێیان وایە دروستبوونەوەی سەرکردەیەکی لەو جۆرە بڵین مەحاڵە و تا ئێساش بزوتنەوەی گۆڕان ئەوەی دیاری نەکردووە لە دوای نەوشیروان مستەفا کەسێکیکەی دیاری کردووە یاخودنا. باشه ام دزانن کو هندک زویج بو و پرسیجی لی هر حال یعنی او سرکردین گوران یان جیم تفگرا گوران بگشتی چه آگاهینین دور دست نشان کرنا بکیمانی ام بیشن دست پی کرنا پروسه یا دست نشان کرنا کسی کی اگر کسی کی دست نشان کری نببری کاک سەڵاح ئەوەی کە بینرا و بیسرا دیارە ئەوە بوو کەوتە بێژی بزوتنەوەی گۆڕان هەم پەیامی وێنەی هەبوو هەرما پەیامی نووسراویان بڵاو کردەوە کە ئەوان دەخوازن کە بزوتنەوەی گۆڕان و پەیامی نەوشیروان مستەفا دوای کۆچی دوایی ئەو سەرکردەیە بەردەوام بێ و ئەوەی کە من لە کۆبوونەوەی خەڵکە گوێبیستی بەڕێز جەلال جەوهەر یەکێک لە هەڵسوڕە گەورە هەڵسوڕەوانی بزوتنەوەی گۆڕان گوێم لێ بوو ئەوە بوو کە داوای لە سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان کرد کە خۆیان بپارێزن لێدوان و لە هەر کاریگەر باڵین لێدوانی ئەوەی کە چێجێگرەوەی نەوشیروان مستەفایەوە کاریگەری نەمانی نەوشیروان مستەفا لەسەر بزوتنەوەکە و لەسەر پرۆسەی سیاسی بە وتەی خۆی تا ئەوەی ئەنجومەنی هەماهەنگی بزوتنەوەی گۆڕان کۆبێتەوە وتارێکی هاوبەش و یەکبوتاریان دەبێت لەسەر ئەو بابەتە. بەڵام ئەوەی کە بەڕای چاودێران لە هەرێمی کوردستاندا تا ئێستا گرفت و کێشەیە ئەوەیە کە دوای نەمانی سەرکردەی کەسی یەکەمی حەزبەکان کەسێکی کەیان پێ نەگەیاندووە یاخود ناتوانن دەست بۆ ئەو بابەتە ببەن. کاک سەڵاح ناتوانن دەست بۆ ئەو بابەتە ببەن کە دوای نەمانی کەسی یەکەمی هەر حەزبێک لە حەزبەکانی هەرێمی کوردستان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە چێیە. بەڵێ بله اجیار اجاردن وگرم جهه کتلید مینی جهه سرساغیه بنگها سرساغیه مرنا نشوان مصطفى یعنی خلق لوی داره ام ببیشن آگاهی برفرهتر دوی درباره در ریورسن دی چوا بره و بچن ترمیوی دی کنگی بگه دی کنگی بن آخوات کاری هندک آگاهی برفرهتر بدیمه. بله کاک سەڵاح دوایەوەی کە هەواڵی کۆچی دوایی کاک نەوشیروان بڵاو بۆ
تەرمینەوە شیروان مستەفا بەڕێکرا بۆ خەستخانەی فاروق لە شاری سلەیمانی بۆ پشکنینی پزیشکی و ئێستاش دیارە گۆڕەکەی لە هەر لەسەر وەسێتی خۆی لەسەر داوای خۆی گۆڕەکەی لە گردی زەرگەتەوە تەمەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان دەبێت و ئەمەی دەیبینین پرسە نییە خەڵک چونکە تا ئێستا تەرمەکەی نەنێژراوە بەیانی کاتژمێردا بە کاتی هەرێمی کوردستان تەرمەکەی لە گردی زەرگەتە دەنێژرێت و ئێستا تەرمەکەی دیارە تا ئێستاش لە نەخۆشخانەیە بەڵێ بله پامنێرا مەژی سلێمانیە ژیار محەممەد بریا سکایپ باوەکی زندی بمەرە بۆی سپاس ژیار هەلبژارتنên Îranê îrojînê birêve diçin û di demekê da ku gelek aliyên dijî rejîma Îranê û di nav wan de jî hin partiyên Kurdan daxwaz ji xelkê kirin ku hilbijartinan baykot bikin gelo beşdarbûna xelkê di çi astê de ye û biryara baykotkirina van aliyan dê çi qas bandor hebe Hûrbinî di vê raportê de دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری و ئەنجومەنەکانی شارولادێ ئەمڕۆ لە ئێران بەڕێوە چوو و تا چەند کاتژمێری تر کۆتایی دێت. بە پێی یاسای بنەڕەتی ئێران تەنیا پیاوانی شیعە مەزەب دەتوانن خۆیان بۆ بەرپرسیارەتی سەرۆک کۆماری بپاڵێون. کەمایەتیەکانی بەلوچ و تورکەمەن و زۆرینەی کوردەکان لە ئێران بەهۆی سنی بوون تەنانەت ئەگەر متمانی کۆماری ئیسلامیشان هەبێت بۆیان نییە خۆیان بۆ سەرۆک کۆماری بخەنە بەردەنگی خەڵک. لە هەمان کاتدا 6 حزبی کوردستانی ئێران بە بەیاننامەیەکی هاوبەش داوایان لە گەلی کورد لە ئێران کرد کە هەڵبژاردنەکانی ئەمڕۆ هەینی بەگشتی بایکۆت بکەن و دواتریش پەژاک هەمان هەڵوێستی بەرامبەر بە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری گرت. بەڵام بە پێی ئەوە لە خولی پێشووی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماریدا ڕۆحانی زیاترین دەنگی لە پارێزگاکانی کوردستان و بەلوچستان هێنا. پرسیار ئەوەیە ئایا ئەمڕۆ گەلی کورد بەرەو پیری پرسی بایکۆتی هەڵبژاردن دەچێت یان وەک ڕفۆرمخوازەکانی کورد داوایان کردووە بەشداری لە هەڵبژاردن دەکات و دەنگ بە ڕۆحانی دەدات. خەڵق بەشداریەکان بۆ بایکۆتکردنێ ئەو جەریانە بەڵام ئێدێژی کە هەند کە لە شوونایك مەسڵەن وەکو کەرماشان و شارهای دیکە کە گرفتاریهای مەعیشەتی شغل ئەو تهدیدهایی کە لە سەریانەوانە بەو خاطرەوانە تەبیەتەن چین ڕایدن. عەرەبەکانی ئێران بە پێچەوانەی کوردەکان و بەلوچەکان زۆرینەیان شیعە مەزهەبن و هەندێک لە کەسایەتی عەرەبەکانیش لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەشدار بوون و پلەپایە بەرزیان بووە. بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوە کە ئۆپۆزیسیۆنی عەرەبی ئێرانی هەڵوێستی ئەرێنی بەرامبەر بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری بگرێت. حزب ما و مردم ما حزبی ئێمە و گەلی ئێمە هەڵبژاردننی سەرۆک کۆماریان بایکۆت کردووە بەڵام بە تەواوی توانیانەوە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شار و لادەکان دەکەن بۆ ئەوەی کۆماری ئیسلامی بۆ پاکتاوکردنی ئەتنی فارسێکی زۆری هێناوتە ناوچەکانی ئێمە و دەیەوێت ئەمانەش بەرپرسیاری ئەنجومەنەکان بن. بە پێچەوانی ئۆپۆزیسیۆنی ئێتنیکە غەیرە فارسەکانی تری ئێران ئۆپۆزیسیۆنی تورکی ئەم وڵاتە هەڵوێستێکی تایبەتی بەرامبەر بە هەڵبژاردنەکانی ڕۆگرتووە و تەنیا تیشکیان خستۆتە سەر هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شارولادێ لەو ناوچانەی کورد و تورک پێکەوە دەژین. مردم آذربایجان در استان آذربایجان غربی خەڵکی ئازربایجان لە پارێزگای ئازربایجانی ڕۆژئاوایی پێویستە و گرنگە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنەکانی شار و لادێ بن و ڕەوشی تایبەتی ناوچەگەلێک وەک ورمێ سەلماس و نەغەدە لە بەرچاو بگرن بەڵام بەشداری لە ناوچەکانی تری ئازربایجان و بەگشتی شێواز و ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری گرنگیەکی نییە و ئێمە لەم پەیوەندیەدا هیچ هەڵوێستێکمان نەگرتووە. ئەگەر بەو ئامارەی بەرپرسانی فەرمی ئێران سەبارەت بە هەڵبژاردن بڵاوی دەکەنەوە پشت ببەستین تا بەیانی ئاشکرا دەبێت بە گشتی ڕێژەی بەشداری خەڵکی ئێران و بە تایبەت خەڵک لە پارێزگاکانی کوردستان و بەلوچستان و خوزستان و ئازەربایجان لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری و ئەنجومەنەکانی شارولادێ چەند دەبێت. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا. بەڵێ ئازیزان هەروەکو لەو راپۆرتەشدا گوێتان لێبوو ئەمڕۆ هەینی دەنگدەرانی ئێران لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و ئەنجومەنی شارولادیەکاندا دەنگی خۆیان دەدەن. ئەمەش یەکەم هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێرانە لەو کاتەوەی کە ئەو وڵاتە ڕێککەوتنی ناوکی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا سازدا. ئەم هەڵبژاردنە ژۆک و ڕاپرسیەک لەسەر کارەکانی سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی لێک دەدرێتەوە. ئێستاش لە شاری سەقزەوە دکتۆر خالیدی تەوەکولی کۆمەڵناسمان لەگەڵدایە بۆ زیاتر تاوتوێکردنی هەڵبژاردنەکانی ئێران. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتان باش، سپاس بۆ. زۆر سپاس. دکتۆر سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم لەو ناوچەی کە جەنابتی لێیبا زیاتر با بڵێم ناوچە کوردنشینەکان لە ئێراندا ڕێژەی دەنگدان چۆنە لەوێ؟ وەڵام ڕاپرسیەکی زانستی و ڕسمی
نەکراوە بەڵام ئەوەی کە ئێمە دیومانە لە یا بیستومە لە بەشەکانی جۆراوجۆری کوردستان لە شارەکانی جۆراوجۆر لە ستاتهای ڕێی وەرگرتن ئەو جۆری کە باسەکرێت ئەڵێن ڕێژەی خەڵک زۆر بوو و کەسانێکی زۆر هەن کە بەشداری لە انتخاباتەکە. بەڵێ کەواتە ئەگەر ڕێژەی خەڵک زۆر بووە مەبەستم وەکو دەزانین لایەنە کوردیەکان 6 لایەنی کوردی با بڵین بایکۆتکردنی ئەم هەڵبژاردنیان ڕاگەیاند تۆ پێت وایە ئەوە کاریگەریەکی زۆری نەبووە ینی زۆر با بڵین کاری نەکردوێتە سەر بەشداری بوانی خەڵکان لە ناوچەکان؟ پێم وانییە کە کاریگەری زۆری بوو بە کاریگەری بووە ئەوە ناتوانین نادیدە بگرین بەڵام هەمیشە ئەم حزبانە هەڵبژاردنیان بایکۆت کردووە و ئەوەی کە ئێمە دیومانە زۆربەی جارەکان بێتەسیری ئەو بەیانیە بووە و ئەو بایکۆتە بووە کە ئەعلامیان کردووە ئەوەی کە ئێمە بینین خەڵک بەشداریەکەن و ئەتوانێت هۆکاری جۆراوجۆریش. بەڵێ باشە دکتۆر خالید پرسیارێکی تر ئەی بەشداری ژنان چۆن بۆ چونکە وەکو دەزانین ژنان بەجیا بایکۆتیان کرد چەند ڕێکخراوێکی ژنان کە داوایان لە ژنان کرد لە ڕۆژی هەڵبژاردندا شار بەجێ بێڵن ئایا هیچ با بڵین بە پیرۆچوونی ئەم داواکاریە هەبوو؟ وەڵا نەمدیە ینی فەرق ناکات ژن و پیا و هەروکو یەک داریەکەن چۆن ئەکسەرەن وەکو بنەماڵە ئەچن بۆ لای سندوق دەنگدانەکان و کاریگەریی ئەو توی نەبووە چۆن پەیوەندیەک لە بینی ئەوان و خەڵکا بەو شێوە نییە کە بتوانن تاثیرگوزاریان بێ وەختێک خەڵک پەیامەکە نەبیستن و پەیامەکەیان بۆشی نەکرێتەوە بەداخە ئەو کەسانە کە دێن تەحریمیەکەن فقط لە دوورەوە دێن دەستورێک ئەدەن بەیانیەک سادر دەکەن و داواکەن لە خەڵک کە بکەونە شوێنی ئەوان لە حاڵەکە مەسەلەن ئێمە بینین لە جمهوری ئیسلامی کاتێک کە باز لە هەڵبژاردن ئەکرێ زۆر شیەکەن و قازانجەکان فایدەکانی واتوانێت چێ فایدەیەکی بێ بۆ خەڵک لەسەر ئەوانە زۆر قساکرێت بەڵام حزبەکانی ئێمە یا ئەوانەی زۆستیۆنن یا پۆڕ و کۆبوونەوە جۆرە جۆرەکان کە دێن باسی بایکۆت دەکەن فقط دێن ئەڵێن ئێمە بایکۆتمان کردوتەوە بوو ولی دلیلێک کە بیان بێت یا بێن شی بکەنەوە یا بێن باسی لەسەر بکەن و توێتی لەسەر بکەن ئەو شتە بەدی ناکرێت. باشە پێت وایە خەڵکی لە ناوچە کوردیەکاندا وەکو یەک بەشداریەکەن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و هەروەها هەڵبژاردننی شارولادیەکاندا؟ من پێم وایە شارولادیەکان ئەگەر بەشداری بکەن لەوانەیە ئەنگیزەکانیان جۆرا و جۆر بێت ئەمینا بەشێکی زۆریان هەر لە هەردووکیە بەشداریەکەن ئەنگیزەی ئەوەی کە کەسانێکە لە شورای شار یا شورای دێهاتەکانە بە بەشداریەکەن لەوانەیە ئەوە بێت کە بزانن قەومی خۆیانە نزیکن تایبن خەڵکی گەڕێکێکن بەڵام بۆ سەر کۆماری لەوانەیە بەرنامەی ئابووری یا بەرنامەی سیاسی بەرنامەی کۆمەڵایەتیەکانیان لە بەرچاو بگرن و بەپێی ئەوە بەڵێ باشە دکتۆر خالید لە هەڵبژاردننی ڕابردوودا شتێکی دیار بوو کە لە ناوچە کوردیەکاندا زیاتر دەنگ بە حەسەنی ڕۆحانی درابوو تۆ پێت وایە لەم هەڵبژاردنەشدا بە هەمان شێوە بێتەوە ینی خەڵکی لەو ناوچانە زیاتر دەنگ بە حەسەنی ڕۆحانی بدەن؟ پێم وابێ هەر ئەم جاریش هەر بەو شێوە ئەبێت بەڵام لەوانەیە ئاستی دەنگدانەکە لەو حەدانە بێت کە جاری پێشوو دەنگدرا بە ڕۆحانی تۆزێک لەوانەیە ئاستی بەشداریکردنی خەڵک کەم بێت و ئەوە تەسیر دابنێت لەسەر دەنگی ڕۆحانی چۆن ئەوانەی کە دەنگ ئەدەن بە لایەنی بەرامبەری ڕۆحانی ئەوان هەر ئەچنە سەر سنووقەکانی ڕێی و دەنگی خۆیان ئەخەنە ناو سنووقەکان بەڵام ئەو کەسانەی کە دەنگ ئەدەن بە ڕۆحانی بەشێکیان لەوانەیە کاتی تەسیری بایکۆت قەراریان گرت بێت یا لەوانەیە بەرنامەکانی 4 ساڵی ڕابردوو پێ باش نەبوو بێت لەوانەیە ئەوانە کەم بوو بێتەوە ئەمما بەگشتی ڕۆحانی لە کوردستان دەنگی زۆرترە لە ڕقیبەکان. باشە لە تەواوی ئێران دکتۆر خالید پێت وایە ڕۆحانی بتوانێت ئەم جارش متمانی خەڵکی بەدەست بێنێتەوە؟ وڵا پێشبینیکردن کەمێک سەختە بەڵام ئەوەی کە ڕاپرسی هەیە هەرچەند ڕسمی نیە بە شێوەیەکی لەوانەیە ئازادانە و ڕاپرسییان بەرگوزار نەکرد بێت و پرسوڕایە کە ئێمە بە شێوەی غیر ڕسمی کردمانە هەر ئەوە نیشانەدات کە لە شارە گەورەکانیش دەنگی ڕۆحانی زیاترە و ئومیدواری هەیە کە هەر لە دەوری ئەوڵە ڕۆحانی دەنگی پێویست بەدەست بێنێت و هەڵبژاردن نەکەوێتە دەوری دووەم و هەر لەم ڕۆژی جمعە ئیتر هەڵبژاردن کۆتایی کرد. بەڵێ دکتۆر خالیدی تەوەکلی کۆمەڵناس لە سەقزەوە لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ
ئامادەکاری دەبن ji بۆ سەردانا یەکەما سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهێڵاتە ناوین ku gelek hêvî li ser tên girêdan li ser asta herêmê. Plana serdana wê tê di demekê de ku li ser asta navxweyiya Amerîka hin nakokî hene piştî durxistina şikara rêveberê FBI James Comey û destnîşankirina rêveberê berê Robert Mueller wek rawêşkar ji bo vekorînên li dor destêwerdana Rûsya di hilbijartinên Amerîka de. Serokê Amerîka Donald Trump rixne li destnîşankirina şîretvanekî taybet girt bû lêkolînê li ser ihtimala tevlîbûna Rûsya di hilbijartinên serokatiya Amerîka. Ez rêzêl vê pêngavê digirim lê nerewaye. Di her rojekê da wa pê diçet qeyranekanî li koçka spî peyda bit. Wê ji wana raporta ku Serok Trump sengî û givaş li ser rêveberê FBI'yê berê James Comey bikar înaye da lêkolînê li ser peywendîkirina şîretvanê berê yên niştimaniyê Amerîka Mike Flynn helweşînet wê li dawiye bo egera ladana James Comey ji rêveberiya FBI. Li gor biryareka cêgirê Wezîrê Dada Amerîka Rod Rosenstein, rêveberê FBI'yê berê Robert Mueller wê lêkolînê li ser ihtimala destêwerdaneka sinordar ya Rûsya di bizavên helbijartina Serok Donald Trump da biket. Ew ê di gutarekê da li Wîlayeta Connecticut gileyî û bersiveka tund dayî. Çi siyasetvanek dîrwîkê da û ez vê bi piştrasî dibêjim wekû min bi nerawayî serederî gel nehatiye kirin. Em nahêlîn ew me bişkênin, rê nadên rexnegir û dijberan di riya xewnên me da rawestin. Li dema 118 rojên Serok Donald Trump di desthilatê da çi rêveberiyeka Amerîka hin rîpirî alûzî û şermezariyan nebûye. Rêberê Demokratan li Kongresê Amerîka Chuck Schumer gomand ê xiste li ser rastgoyiya serokî. Qeyraneka bawerî pêkirinê di gel vê rêveberiyê heye û li serê lîstê baweriya hevalbendên me. Hejmareka endamên Komariyên Kongresê Amerîka û ji wana serokê civata Senatûra Paul Ryan daxwaza zaniyariyên zêdetir ji koçka spî diket ku waheye ew zaniyariye wê qeyrana rêveberiyê sister biket. Karê me divê berpirsiyarane bet û bi tenê rastiyên peyda bikin. Pirsa baweriye û aloziyên siyasiyên navxweyên Amerîka hevdemin digel yekem seredana serokê Amerîka Donald Trump bo Rojhelata Navîn û Ewropa. Serok Trump li demê bizavên helbijartinan gazinde ji Erebistana Siûdî û gefên ragirtina koçberiya misilmanan kirbû û niha Erebistana Siûdî bijara yekeme di seredanawî ya dervey welat da. Erebistana Siûdî bingehê du cihên pîroziyên bisilmanaye û em ê dest bi binyadkirina bingehên nû yên hevkariyê gel hevalbendên me yên bisilman bû nehêlana tîrûrê danîn. Bû Serok Donald Trump ev derfeteke wênê xwe di nav misilmanan da sax bikteve. Li Riyad wê digel 54 rêberên misilmanên Sinne kom bibit û peyama wî diyarkirina helwîstê Amerîka dijî dijmina wan ya dîrokî Îranê. Xalid Fetah, Dengê Amerîka. دانیشتوانی سووریا لە نزیکەوە دەڕواننە یەکەم سەردانی سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو کاتەوەی کە بووە بە سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. زۆربەی دانیشتوان لەو بڕوایەدان ئەم سەردانەی سەرۆک ترامپ ڕۆڵێکی سەرەکی دەبێت بۆ ڕوونکردنەوەی ڕێبازی نوێی ئەمریکا لەمەڕ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی سووریا. لە شەقامەکانی دیمەشق پایتەختی سووریا زۆربەی دانیشتوان پێیان وایە کە شەڕی وڵاتەکەیان بەهۆی وڵاتانی ترەوە درێژەی کێشاوە سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ هەرێمەکە بە گەیشتنی بە گەشتێکی بۆ عەرەبستانی سعودیا دەست پێ دەکات. ێریشا نۆبەدارên تایبەتên سەرۆکۆمارê Tirkiyê ser grûpeka xwepêşanderan li Washingtona paytext gelek kes birîndarkirin û gelek ji wan hatin veguhestin bo nexweşxaneyê. Ji bo şopandina rewşa wana tenduristî hevkarê me Yehya Berzencî serdana hinan ji wan kir û ev raport amade kir. خۆپیشاندان و هوتافکێشان لە بەردەم شوێنی حەوانەوەی باڵوێزی تورکیا لە واشنگتن لە دژی ئەردۆغان بەم شێوەیە وەڵامی درایەوە. ئەو پاسەوان و هێزە تایبەتەی لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هاتبوون لە بەردەم کۆشکی سپی تا ڕادەیەک دانیان بە خۆدا گرت لە هەمبەر ئەو هوتافە توندانەی دژی سەرۆشی وڵاتەکەیان دەگوترا. ئەمە سەید ڕەزایە بە بڵنگۆکەیەوە دەکەوێتە بەرشەق و هێرشی پاسەوانەکانی ئەردۆغان. ئەم هاوڵاتیەکی ئەمریکیە خۆوتنی تووشی شۆکاتوە چونکە قسەوتن بە سەرۆک و بەرپرسە باڵاکان لە ئەمریکا بە بێدەنجی تێپەڕێت.
من وەکو کوردێکی تورکیا بۆ هەڵوێستەی ئەوان تووشی سەرسوڕمان نەبووم بەڵام وەک هاوڵاتیشی ئەمریکایی ئەمە مای قبولکردن نییە تووشی شۆک هاتووم کەوتووم لە عەرزەکەدا لەگەڵ ئەو هەموو لێدانە و سوکایەتی پێکردنا بە دایکم و کە سوکارم هاواریان دەکرد لەکوێبی دەتکوژین ئەمە ئەمریکایە لە گەورەترین وڵاتی دیموکراسی ئاوان بەسەر دێت ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەردەم شوێنی حەوانەی باڵێزی تووشیا لە واشنگتن ڕوویدا لێکدانەوەیەک لە میدیاکانی ئەمریکاوە زاڵە کە کۆمەڵێ پاسەوانی وڵاتێکی دیکە کە سەرۆکەکەیان میوانی سەرۆکی ئەمریکا بوو هاوڵاتیانی ئەمریکایی بەرشەقەدەن لە نیویۆرک تایمز وەک ڕۆژنامەیەکی سەرەکی نووسیوێتی تورکیا بۆتان نییە لێرە لە خۆپیشاندان بدەن واشنگتن پۆست هۆشداریەک بۆ ئەردۆغان و داردەستەکانی ناتوانانی لێرە لە خۆپیشاندەران بدەیت لەسەر ئاستی فەرمیش کاردانەوەکان لە ئەمریکا بەردەوامە ئەوەی کە ڕوویدا جێگای قبول نییە خۆپیشاندانێکی ئاشتی خوازانە پێویستە بپارێزرێت بەکارهێنانی توندوتیژی لە دژ خۆپیشاندەران شتێک کە ڕێگە نادرێت لە هیچ شوێنێکی دنیا ڕوو بدات بە تایبەتی لە ئەمریکا سەرۆکی شارەوانی واشنگتن هەڵوێستی گاردەکانی ئەردۆغانی بە وەحشیگەری وەسف کردووە وەزارەتی دەرەوە بە توندوی تورکیای مەحکوم کردووە هەروەها چەند سیناتۆرێکی دیکەش هەمان ڕایان هەبووە نێوگرتە ڤیددیۆکانی بڵاو بوونەتەوە دیمەنی قێزەونی تایە ئەو کچەی سەری لە نێو مشتی پاسەوانێکی پیاودایە ئێستا کە لە ڤیددیۆکە دەڕوانێت باوەڕ ناکات لە واشنگتن ئەمەی بەسەر هات بێ هەموو ژیانم هاتە بەرچاو ئەو هاواری دەکرد دەتکوژم وتم دەمکوژیت بیر لە خەڵکی کوردستان دەکەمەوە هەموو ڕۆژێک لە تورکیا وایان لێ دەکەن بە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە بەڵام من لە واشنگتن دەژیم بەشدار بووم لە خۆپێشاندانێکی ئاشتی خوازانە ناتوانێ ئەوها دەست بۆ ژن بەریت و هێرشی بکەیتە سەر ئەوان دەبوو بزانن لە واشنگتنن نەوەکو لە تورکیا بریندارەکانی خۆپیشاندانەکە بەدەم ڕێی نەخۆشخانەوەن تا دێت ڕای دژی ئەو ڕەفتارەی تورکیا لەلایەن بەرپرسانی ئەمریکاوە سەرزەنش دەکرێت ئیتر دەمێنێتەوە سەر چارەنووسی ئەو دۆسیەیە یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن لە پاش ئەوەی کە پاسەوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان لە واشنگتن هێرشیان کردە سەر خۆپیشاندەرانی دژ بە سەرۆکی تورکیا دیمەنی جیاجا بڵاوبەوە ئەمەش بەشێکە لەو دیمەنانە جریسکا ئاگرێ مەزن ji vê derê hatiye destpêkirin yanet hat çaverêkirin qewmî bi tund û tîjî êriş li ser xwepîşanderan hat kirin ji nûmêr li erdêne û li wan tê xistin kesek nizane kî kiye û kî heqe û kî neheq bi hemû dijwariya xwe li vî xwepîşanderî tê xistin hejmarek êrişî wîtken êdî kontrol kirin bi zehmet e li vêrê pevçûn xwînriştin lêdan û binçavkirin hene tiştê neyî nemirin û neaştî nebû ev der herêma ku mala balwêzê Tirkiyeyê lê dimîne li Washingtona paytext dijwarî û tundûtîjiya li rojhilata navîn bi geşta dîplomasiya Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan geheşt vê derê jî xwepîşanderên piraniya wan Kurd û yên Türk bi nav hev dikevin her aliyekî hevdij yê din bi terorê tawanbar dike polîs jî hewl dide di navbera wan da şer dernekeve û tenahî serdest be dema xwînrijiya êdî alûzî dê berdewam bin ji bo du grûpên hevdij newa sapsanahiya tûla xwe bo hevdû bihêlin polîs hewl dide ku alûzî pêşda neçin hem riya trafîkê nehêgirtin û hem jî her du alî ji hevdû bihên dûr xistin kesên sivîl ji wana balyozê Tirkiyeyê di hewldanan dane lê nayê zanîn kanî ew ê pirsgirêkê bi dawî bînin yan dê rewş alûztir bibe hejmara polîsan zêde dibe lê di heman demê de di aliyê avahiyê mala balwêzê Tirkiyeyê ve zêrevanê ku tê xweya kirin biçek tên dîtin wiha tê xweya kirin ku Serokkomarê Tirkiye gihaya avahiyê ku li dewrûberên wî girjî û alûzî heye xwepîşanderan ya xwe got zêrevanan jî ya xwe kir
دمینەکانە یاسا و دەسەڵاتداریە ئەمریکی دەربارەی بوویەرێ دێ چ بکەن یانژی چ بێژن. د تەڤلەهەڤیە بوویەراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û palawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgo dikin. Şopandina rastiyê bi rêya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke sereke ye bi rastî ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. وەک بەشێک ji hewlên xwe yên amadekariyê bo qonaxa piştî têkbirina Daeş li bajarê Reqayê Hêzên Sûriya Demokrat navendeke nû ya rahênana leşkerî vekir ku gencên bajêr fêrî rêvebirina karûbarên bajêr bikin piştî rizgarkirina ji Daişê. Pemnêrê me li Kobaniyê ev raport ji wir roşand. Di çarçoveyê amadkariya Hêzên Sûriya Demokratîk Hesedê ji bo bajarê Reqa piştî rizgarkirinê dest bi perwerdeya hêzên ewlehê tê kirin. Li gundewarên Bakurî Reqayê Hesedê navendek perwerdê vekir ji bo gokeç û xortên Reqayê perwerde bikin da got bikaribin ewlehiya bajêr bi rêva bibin. Di dewreya yekemîn li navendê pênce endam tevlî bûne û tên perwerdekirin ser çekan. Herwiha perwerdeya siyasî û exlaqî jî dibînin. Endaman diyar kir got ew tevlî hêzên ewlehiyê bûne got karibin rola xwe li bajarê xwe bilîzin û xelkê herêmê biparêzin piştî rizgarkirinê. Ji ber got metirsî ne tenê niha ye, lê piştî rizgarkirina Reqa metirsiya teqîna û êrişên xwe ku jî her tim dê hebin. الأمن الداخلي محافظة الرقة ئەم ئەولەکاریە ناوخۆییە ڕقانە ئەم تەڤلی هێزên پاراستنا پارێزگەها ڕقا بووین. Ji zordariya Daişê rizgar bibîn zordariya terorê bi anehiya Xwedê di rojên nêzik da dê Reqa hête rizgarkirin û dê ewlekariya welatiyan û sivîlan hêt parastin. Em niha hêza ewlekariya navxweyî perwerde dikin. Hêzên taybet ya di vî warî de tên rahênan kirin. Da ku Reqa rizgar bikin û dema bê rizgarkirin jî ji bo asayiş û ewlekariya wê biparêzin. Perwerdeya hêzên ewlehiya Reqa bi alîkariya hêzên Emerîkî û yên koalîsyonê tê kirin. Guhejmarek ji pisporên leşkerî yên Emerîkî endaman perwerde dikin û ji bilî perwerdê alîkarî di milê dayîna PTVyan jî tê kirin. Gocil û berg ji endaman re tê pêşkeş kirin, her wiha cek jî tên dayîn. Endamê vê dewrê me pênce kesin. Ê ku vê perwerdê deam dike û ji bûna çekan û ji bûna selahan û ji bûna tedrîbê wan ew quwatê tehalûf e. Em spasiya wan dikin. Amadkarî û amadbaşiya Hesedê ji bo rizgarkirina bajarê Reqa di her astî da tê kirin û diyara got Hesedê gelek girîngî dide rewşa bajêr piştî rizgarkirinê û ji niha da dest bi avakirina saziyên sîvîl dike got bikaribe Reqa piştî rizgarkirinê bi rêva bibe. Mahmûd Balî dengê Amerîka, Bakurî Reqa. زانایانی موشکی استراتیژیکی باڵستیکی زەوی بۆ زەوی مەودامام ناوەندی بۆ مەودا دوورهاوێژی کۆریای باکوور ئەمڕۆ لە پیۆنگیانگ وەکو قارەمان پێشوازیان لێکرا. تەلەڤیزیۆنی دەوڵەتی کۆریای باکوور نیشانی دەدا کە شەقامەکانی پیۆنگیانگ پڕ بوون لە خەڵک بۆ پشتیوانیکردن لەو زانایانە لە گرتە ڤیدیۆکاندا نیشان دەدات سەدان هەزار هاوڵاتی کۆریای باکوور بە منداڵانی بچووکیشەوە ئاڵای وڵاتەکەیان و چەپکە گوڵیان بەدەستەوەیە بۆ پێشوازیکردن لەو تیمی زانایانە. بله بینرن هجا لور ام دیگن داویا اوی خلکی یا کرد کنکشنا و ایرو اینه تا روجا سیشمه هر ببینن دناف خیر و خوشیه داو هاج فاته هر شاد و بختور بن.